سڵاتان لێبێ ئەم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. ئێستا هەموو چاوەڕانی و ئاماژەکان بۆ ئەوەن کە لە دوو هەفتەی داهاتوودا و با دیاریکراوی لە دوای پەسەندکردنی بودجەی گشتەی عێراق بۆ ساڵی 2023 نرخی هەر $100 بە 132,000 دینار مامەڵەی پێوە بکرێت. ئەم ڕوئایە ئەم تێگەشتنە لەکوێوە دێت؟ ئایا و دابەزینی بەهای دۆلار بەرامبەر بە دینار لە بازاڕەکان لە چەند هەفتەی ڕابردوو پەیوەندی بە چیەوە؟ ئەمە تا پەیوەندی بۆ هەبوو کە حکوومەتی عێراقی و بەتایبەتی بانکی ناوەندی چووە ژێر کێفی ڕێنمایی و ڕێکارەکانی گەنجینەی ئەمریکا یاخود بابەتەکە پەیوەندی بە ئەو جەنگە ئابووری ئەوەیە کە لە مەنتیقە و بە دیاریکراوی لە نێوان رووسیا ئۆکرانیا ڕوودەدا و بە دیاریکراوی نەچونە دەرەوەی پارەی لە سنوورەکانی عێراقەوە بۆ وڵاتانی دراوسێ. لە دۆخێکی ئاوەهادا هاوڵاتی دەبێ چی بکات؟ ئایا لە بەرژەوەندیەتی کە دینار لای خۆی بهێڵێتەوە یاخود بیکا بە دۆلار؟ تازەترین گریمانە و ئاگەری هەرە نزیک بۆ دوو هەفتەی داهاتوو بۆ نرخی دینا بەرامبەر بە دۆلار چی ڕوو دەدات؟ هەموو ئەمانە دەکەمە تەوەرێک و وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز دکتۆر کاوە قەرەداغی پسپۆڕی کارگێڕی و دارایی. سپاس بۆ ئەم دەرفەتە کاک دکتۆر. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ گوێگران و بینەرانی کەناڵەکە و لە عینە کاری شاوانی لە پشکامیرەوە. سپاس بۆ جەنابی کاک دکتۆر. $100 دەبێتەوە بە 132,000 دینار؟ $100 نابێت بە 132,000 دینار، بەس لە نرخێکە ئەبێ ئەگەر حکوومەتی عێراقی فعلا بەرەو ئیستیقرار بڕوە، بەرەو حکوومەتێکی ئاسوودە بڕوە وەکو وڵاتانی جیهان، بەڵێ نزیکە بێتەوە لە $132. ئەگینە ببێ بە 132 ڕێک نابێت بە 132 ڕێک، وەخاستەن لە فترەیەکی زەمەنی کورتە نزیکە بێتەوە لەوانەیە 440 بڕوە، بەڵام نابێت بە 132 ئەوەی کە لە بانقی ناوەندی عێراق درێ بە عینە نرخ بێ. ئەم قسەیە بۆ پێش پەسەندکردنی بودجە ڕاستە یاخود هەر بۆ دوای پەسەندکردنی بودجەی شەرم تێگەشتن و گریمانەت هەیە کاک دکتۆر؟ ئەم عێراق ئەوە تقریبا لە 2030 بۆ ئیستا ئیستیقراری دەم کردو و لە عینە کاتیشە حکومەت بە دوای حکومەتا کە دێت کۆمەڵێک کێشە و ئاسەنگی لە بەردەما ئەبێت، کۆمەڵێک تووشی قەیرانە بێت. ناتوانین ئێمە بڵین عەسای موسامان پێیە لە ماوەی چەند مانگێکە یا ساڵێکە ئەمە هەمووی لا ئەچێت و ئەبێتەوە بە سیستمایز، ئەبێتەوە بە موەسەساتی، لەبەرەوە فترێکی ئەوێ بەس بەپی ئەو مەرجانەی کە بانقی ناوەندی ئەمریکا دایناوە لەسەر بانقی ناوەندی عێراق بۆ ئەوەی پارەی داهاتەکەی کە لە نەوتەی فرۆشێت بیاتەوە بە عێراق. ئەڵێ من ڕەزامەند نیم لەسەر ئەوەی کە تۆ من پارێک دۆلارەکە بۆ بنێرم بیەی بە وڵاتەکانی کە من ئابلوقەم خستوونەتە سەر و کێشەم هەیە لەگەڵیانە. باشە، عێراق لەمەدا سەرکەوتوو بووتوانی ئەو ڕێکار و ڕێنمایانەی کە گەنجینەی ئەمریکا بە دیاریکراوی داینا بۆ کۆنتڕۆڵکردنی بەهای دراوەکەی لەمەدا سەرکەوتوو بوو عێراق. عێراق دائیمەن بڕیاردان لە ناو عێراقا لە باشوور و بۆ باکووری لە ڕۆژهەڵاتی و بۆ ڕۆژ ئاوایی سیاسەت حکومێکە. ئەگەر ئەمە نەیکردایە ئێستا شەقام هەستا بوو لە بەتایبەتی لە ناوەند و با بڵین باشووری عێراق. لەبەر ئەوە حکومەتەکان وەلایەنە سیاسیەکان هەموویان بە قەناعەتەوە گەیشتنە ئەو مەرحەلەی کە پێویست دەکات بە قسەی بانقی ناوەندی ئەمریکا بکەن و سیاسی ئەمریکی بکەن ئەگینە لە باتی لە 20 ساڵی کایە لە فترەیەکی تۆزیە مەودایەکی درێژتر لاچن لابرێن لە مەودایەکی زۆر نزیکترە لابران. بۆیە هاتن دەستیان کرد بۆ هەنگاو تەژیعی حکومەتەکەی سوودانیان کرد بۆ ئەو مەبەستە. حکومەتەکەی سوودانیش بۆ ئەوەی بگاتە ئەو بەڵێنانی کیاوێتی بە عێراق هات داواشی کرد لە هەموو لایەنە سیاسیەکان کە هاوکاری بن، هەنگاوەکانی نا بەرەو ئەوەی کە چی بکات کە بەرەو ئەوەی کە مەرجەکانی بانقی ناوەندی ئەمریکی جێبەجێکات، بە تایبەتی سنوورەکانە و دەرخستەی دۆلار لە بازاری ناو شەقام و بازاری عێراقیە. باشە کاک وڵا هەر ئەوە پرسیارە بۆن بۆ نمونە دابەزینی بەهای دۆلار بەرامبەر بە دینار لە چەند هەفتەی ڕابردوو کە حتمەن وەکوەوەی کە لە زمانە عامەکەی پێدەوتێ هاڕێی کرد. ئەمە بە دیاریکراوی پەیوەندی بە چیوە هەبوو؟ پەیوەندی بە ڕێکارەکانی بانکی ناوەندی عێراقەوە هەبوو
یاخود پەیوەندی بە ڕێژەی ئەو خستنە ڕووەیە کە بانکی ناوەندی کە ڕۆژانە زیاتر لە 200 میلیۆن دلار دەخاتە بازاڕەکانەوە. بەڵێ من لە چەند کەناڵێک کە ئەم وشەیەم و تۆم قسەیەم گوتم خۆی هاڕێی نەکردو هاڕە ئەگەر هاڕە بکات بە پێی توانای و با بڵین ئەوەی کە لە گەنجینەی داهاتی عێراقیە لە گەنجینەی نەقدی عێراقیایە ئێستا بێت دۆلارێ بەرامبەر دینارێ بێ $1 بەرامبەر $1 بێت چونکە عێراق لە ساڵی دوو ئەتوانی بڵێن لە ساڵی هەشتاکانیشەوە وەکو ئێستا بە قووەت نەبوو لە ڕووی چی یەدەکی ئاڵتون و یەدەکی نەقدیەوە بۆیە پێویستە کات پارەکە با بڵین دینار بەرامبەر دۆلار بێ بەڵام کێشەکە لە چیایە کێشەکە لە وایە وەکو ئاماژەم پێە لایەنی سیاسێکی یەک دووش بانقی ناوەندی عێراق پێویستە کات پێش تقریبا دەوری 2 هەفتە لەمەوە پێش بوو وتومە بەپی ئەو دەرخستەی نەقدیەکان نەک ئەوەی حەواڵەکە ڕوونە ئەبێ نەقدیەکە بخاتە ناو بازارەوە ئەگەر ئەمڕۆ 200 میلیۆن دان بخاتە ناو بازارەوە باشە سبەینش 200 میلیۆن دوو سبەی 204 205 206 بەرەبەرە ئەو دۆلارە چی لێیە یە بەرەو خوارەوە سیقی هاوڵاتیش ئەبیێت بەڵام کاکتۆ بسیارێکی منطقی خۆ لە ماوەی مانگی ڕابردوو یعنی حکوومەتی عێراق و بانکی ناوەندی زیاتر لەم بڕەپارەی کە ئێستا دەخستە بازارەوە دۆلاری دەخستە بازاڕەکان بەڵام بەهای دینار بەرز نەبووەوە یعنی بۆ ئێستا ئەم کاریگەری دادەنێ لە بازار بەڵام پێشتروانە بوو بەڵە قسەکە و بەجی و ڕاستەکی و بە معلوماتێکی دقیقە لەبەر ئەوەی سنوور هەرکراوە بوو پارە هەرە ڕوا ئیسەش هەرە ڕوا ئێسش بە هەر جۆرێ لە جۆرەکان بێ هەرە ڕوا بەڵام ئیسە کەمترە وەکو لە جاران چونکە ئەگەر کەمتری نەکاتەوە بە لەسەر هەموو لایەنە سیاسیەکانی عێراق لەسەر هەموو قیاداتی سیاسی عێراق لەسەر هەموویانەکە ئەم کەمیە هی ئەوەیە بۆ نمونە ئێران پێویستی بە دۆلاری ئەمریکی نەماوە یا خودی ئەوەیە بۆ نمونای عێراق توانیوتی تا ڕادەیەک مەرج ڕێنمایەکانی ئەمریکا و کۆنتڕۆڵکردنی سنوورەکانی سەرکەوتوو بێ لەمەدا بەڵێ ئەمە ئەوەی کە ئێران بڵاوی کردوتەوە کە لەمە دوای ئێران پێویستی بە دۆلاری ئەمریکی نییە ئەوە ڕیکلامێکی ئەعلامیە فقط لە ڕاگەیاندنەکانە بڵاوێ کاتەوە بۆی خەڵکەکە وا بزانێ ئەگینە بەڕای بۆ چوونی خۆبۆک و زانستی بانقیەکان و ئەمە بە هیچ ئەسڵ و ئەساسی نییە بەڵام ڕێگا هۆکارەکەی ئەوەیە کە ڕێکارەکانی کە بانقی ناوەندی مەرکەزی ئەمریکی دایناوە لەسەر چاودێری ئەکا لە دوورەوە چاودێری ئەکا بزانێ مەدای ئیلتیزامەکەیان چەندە مادەم ئەبینێت حکوومەتی عێراقی التیزامەکات پارەی ئێاتی و حکوومەتی عێراقیژی خاتە ناو بازاڕەوە بەس بەو کەمیەتە نییە کە جاران جاران لەوانەیە لە ئەگەر 200 میلیۆنی بخساتە ناو بازاڕەوە لێک کەسەوە لەوانەیە عفو بەوەی من چکە دۆکمنتە حەقیقەتەکەم یا با بڵین معلومە حەقیقی ملانیە بۆی نەبێ بەهینە بۆمان 200 میلیۆنی بخسات لەوانەیە لە یەک جێگا 200 میلیۆنێکی برداوی بدا بۆ ئەو وڵاتانی کە قەیران با بڵین ئابڵوقیان لەسەر لایەن ئەمریکاوە ئەگە 500 میلیۆن دۆلاریشی بخساتە هەر عینەشت بوو بەس ئیسە نەخێر ئیسە چووکە چاودێرێکە هەیە و باڵین خاڵە لاوازەکانی دەستنیشان کردو ئەمریکا و ئەگینا حکوومەتی عێراقی خۆی لەوانەیە زانی بێتی بەس نەیتوانی تۆ لەو بڕایەدای ڕێژەی دۆلار بە هەمان ئەندازە و بڕ ڕەوانەی دەروی سنوورەکانی عێراق بکرێ بە تایبەتی بۆ ئێران لە ئێستادا ئیسەندا وەکو جاران نەخێر بە هیچ جۆرە چونکە ئەمریکا ئەگەر بیزانیایە وایە جارێککە خطابێکی کێ بوو قسەیەکی کێ بوو لەگەڵ باقی ناوەندی عێراقا یەک دوو هەمیشیان دەرفەتێکی یاوە ئەمریکا بە عێراق ئەڵێ هەتاکو مانگی 11 ئەگەر عێراق هەتاکو مانگی 11 ئەم سیستمی ئەلکترۆنیەکەی کە بەکاری هێندێت لەسەر بابلین هەرێم طبعا لە بەغا و وەسەط و جنوب بەکاریانێنا بەڵام بەداخۆ ئێمە تازە حکوومەتی هەرێمی کوردستان کە هەوڵەیە کار بەوە بکات ئەگینە ئێمە لە ساڵانی نەوەتەکانە و 2000ەکانەوە لە بەرنامەی تەلەڤیزیۆنی و رادیۆ دائیمەن باسی ئەوم کردو و تومە پێویستە کە ئەمە بێ بۆ ئەوەی ئێمە باوی ئەوە نەما پارە نەقدی هەڵیگرین لە گیرفانمانە بەس ڕقەمە نەقڵە بێت لە حسابێکەوە بۆ حسابی کە لە هەچ کاتێککە ئەو مرۆڤە پێوێت شتێ بخرێ شتێک بفرۆشێت لەبەر ئەوە ئێستا حالیەن ئەو کارە دەستی پێکردووە بە عێراقیش زۆر ئێمە بەداخەوە ئێمە زۆر لە پێش عێراقەوە بووین
لە پێش 2023 بەڵام لە 2030 بۆ 2023 لە ماوەی ئەم 20 ساڵە عێراق زۆر پێشکەوتوتر بوو لێمان لە ڕووی چیەوە لە ڕووی تەعاملی نەقدیەوە لەگەڵ هاوڵاتی و لە بینی هاوڵاتیان و دام و دەستگاکانی بازاری ناو هەرێم و ناو عێراق. باشە کاک دکتۆر بۆ نمونە باسی پارەی کاشت کرد، ینی ئەو ڕێژە زۆرەی پارەی کاش بەدەست هاوڵاتیەوە لە عێراق لە هەرێمی کوردستان تا چەند پەیوەندی بەوە هەیە کە متمانە نییە بە بانکە بازرگانیەکان بە سیاسەتی حواڵە، ینی بۆچی ئەم پارەیە نابێ بە سەکۆیکی ئەلکترۆنی، ینی ئەم پارە کاشە کەم کرێتەوە لە بازاردا تا چەند پەیوەندی بە نەبوونی متمانەوە هەیە. بەڵێ ئێمە کێشەکە لە چیایە بەخۆشبانەوە کە ئیسە لە بەردەمی بینە حەدە بینەرەکەشبان سیقیان نەبا بە بانک، چونکە بانک سیستمی بانقی ئەوەیە ئەو پارەی سەرمایی کە هەیەی ئەیخا بە احتیاط دای ئەنێ لە ناو بانقەکەی خۆیان و لە ناو بانقی مرکزیە. هەچ کاتێک گەیشتە سەر ئەوەی مەرحەلەی ئیفلاسی توش ببێ، مەرحەلەی پەلاماری ئەو دوو احتیاطیایە ئەیاتۆ بە هاوڵاتیەکان، چونکە بانک سیستمی بانقی پارەی من کە ئاچم لای دائەنێم بە ئەمانات بە ئیداع هەج جۆرێکیان بێت، ئایا بانقی ئیسلامی بێ بۆ بانکەکانی کە بێ ئەو هەمان ئەو پارەی من ئەیاتۆ بە قەرز بە ساحێبی خاوەنی پرۆژەیەک فایدی لێ وەرەگرێ. ئێمە بە دیری ئەڵێن سوو بەڵام خۆی فائیدە و سوود جیاوازیەکی هەیە لە ڕوانگەی سیاسەی بانقیەوە عفویە زانستی بانقیەوە. لەبەرەوە یەت ئەو لە سەدا بۆ نمونە لە سەدا هەشت ئەیا بە و ئەڵێ سەدا هەشتمە بێ بەیتیە، بەڵام لە سەدا شەش هاتەوە من باسی ڕێژەکانی جارانەکەم نەگەڵ ڕێژەیەکی ئێستا بانقە ئەهلیەکان ڕێژەی خەیالی لێن لەسەر، بۆیە سیرێکی تەسیری کردوتە سەر وە بەرهێنانیش و تەسیریش کردوتە سەر ئاسوودەی هاوڵاتی و متمانەی هاوڵاتی بە بانقیش و متمانەی هاوڵاتیش بچی بە دەسەڵاتەکەی کە حکومڕانی ئەو ناوچەیەکە. چوونی حکوومەتی عێراق بۆ سەکۆ ئەلکترۆنیی و ڕێخستنی بابەتی حواڵە و ناردن لە ڕێی سایتە ئەلکترۆنیەکان و ئەوی کە ئەمریکا بە دیاریکراوی ئاماژەی پێ دەکات، دەتوانێت ئەم متمانەیە بۆ هاوڵاتی و بۆ خودی بازرگانەکان بگەڕێنێتەوە، بۆ خودی بازرگانەکان ئەگەڕێتەوە، چونکە بەشی خاصەتەن ئەو بازرگانانی کە پێش 2023 بازرگانێتیان کردو و بازرگانە تازەکانیش چاو لە بازرگانە کۆنەکانەکەن ئەوانیش حی نەشت ئەو متمانەیان بۆ گەڕێتەوە، بەس بە نسبەت هاوڵاتیەوە ئەو متمانەیە وازوو نایە هەتاکو ئەو سیستمە نەبێت موچە لە مەودووە لە ڕێگای سیستمی بانقیەوە تەوزیع ببێت، وای لێت ئەو هاوڵاتیە ئاسوودەیە ئەڵێ من لە ئەوەنگەی مانگا موچەکەم چۆتە سەر کارتە ئەلکترۆنیەکەم، هەتاکو نەگاتە نەگاتە ئەو مەرحەلەیە هیچ هاوڵاتیەک ئستعدادی نییە بچێت پارە نەختینەکەی خۆی بێنە بیخاتێکیەوە بیخاتە سیستمێکی بانقیەوە. طبعا ئەمەش هۆکاری سەرەکی چییە؟ هۆکاری سەرەکی ئەوەیە کە فکری دارایی لە هەرێمی کوردستانە و لە عێراقا، عێراق جاران ئەڵێن بەس سە باشترە، لە هەرێمی کوردستانە فکری ئەوە نەبووە کە سیستمی بانقی بە قووەتکەین. ئەگەر ئێمە سیستمی بانقی بە قووەت بواە حتا کێشەی موچەمان نابوو، کێشەی ئەم قەیرانی دارایی و مادارایی ومانەمان نابوو. پێدوانی سەرەتا و دەستپێکێک لەم کابینەی دەستی پێ کردو بۆم بابەتە هەر شتێکی هەنگاوێک خۆی زۆر درەنگ کەوتوین، باشە بەڵام ئەڵێن ملیۆنێ هەنگاو بە هەنگاوێک دەست پێکە شتێکی زۆر چاک بووە. ئافرین بۆ ئەو کەسی کە قەراریە، ئافرین بۆ ئەو متمانی کە دروستیەکەن ئەبی هەنگاوی بۆ پرۆژەی هەژماری من دەچێت ئەم چوارچێوەیەوە. بەڵێ پرۆژەی هەژماری من ئەچێتەوە چوارچێوە بۆ گرنگە ئێمە خاوەنی سیستمی بانکی بین کە ئەمە پرسیارێکی ئابووری زۆر سادەیە کە دەیکەم بۆ گرنگە کاکی دکتۆر. کاکیگیان ئەگەر سیستمی بانقی نەبێت یعنی تۆ متمانی ئەو پارەیە نییە کە لەگیرفانتایە، یعنی تۆ نازانی ئەو پارێ چۆن نەڕوات، یعنی تۆ نازانی پارەکە با بڵین سپیکردنەوەی پاری پێکریا پاری پێ ناکرێت. وەجگەرەوە ئەو ئاسوودەی باری دەرونی ئاسوودەی هەر هاوڵاتیەک بێ ئیلا بەچێ بێ بۆ ئەو ڕەنجی کە ئەیات بە مقابل چی وەرگێتەوە باش بە داهاتەکەی وەرگێتەوە. ئەو داهاتاگە لە سیستمی بانقیا بێ من زەمانێکەکەم ئەتوانم نەبووکو ئەوەشی کە ڕوویدا لە چەند بانقێکان لە کوردستانە نامانێنایان بێنین ئیفلاسیان کرد هاتن پارەی هاوڵاتیانیان برد. علما هەمان فەرعی ئەو بانقانە ئیسە لە بەغاشە ئیشەکات، بەس حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی وەزارەتی دارایی ناتنە سەر خەت دیعای چی بکەن پاری ئەو هاوڵاتیانە بکەن کە لە سلێمانی و هەولێر و دوهۆک و کەرکووک و ئەم جێگانی کە پاریان داناوە ئەو بانقانی تیا ئیفلاس کرد بێ
پاری بانکەکەیان لێ بچێت لە بانکی مەرکەزی داواکە چونکە بانکی مەرکەزی بە بانکی مەرکەزیڵێ وەزارەتی ئەڵێ احتیاطی یەکەم و دووهەم ئەوە تا بەڕێزی جوزئێکی لایەتی احتیاطی دووهەم لا پێویستەکە بیتەوە بەکیە بیتەوە بە بانکەکە بۆی بانکە بیاتەوە بە هاوڵاتیەکان ئەو کاتە متمانەی هاوڵاتیەکە ئەما بە سیستمی باقی و چکە چییە حکومەتێکم لە پاڵەیە پایەکم لە پاڵەیە هەر ژۆژێ بانکە ئیفلاسی کرد زەمان تەمان بانکا کردێتەوە کۆمەڵی مەرجی تیا هەیە لە وەزارەتی دارایی وەزارەتی با بڵین پلاندانان لە حکومەتەوە کۆمەڵی مەرجەکانی بێت جێبەجێکات دائیمەن ئەڵێ من ئیفلاس ناکەم چکە پارەکەم لە بانقایە حکومەت دیفاعم لێکا پارەکەم بۆ هێنێتەوە ئێستا ئەم متمانەیە لەلایەن هاوڵاتیەوە بە بانکەکان ئێمە هەیە حالیان ئێستا ئەگەر هەبێ زۆر کەمن چکە من ناتوانم لێرا پێی بڵم ڕێژەکی ئەوەنگە چکە بێ ئەمە توێژینەوەیەکی لەسەر بکە بەڵام واقعی ناخێت بەو دەرەجێ نیەوەکو بە ئێمە ملیۆنێک و کەسێک موچەخۆرمان هەیە لەو ملیۆن و کەسە ئەگەر 10,000 متمانە هەبێ بانک هەر هیچ نیە ئەم متمانەیە حکومەت دەبێت دروستی بکایە خۆی دەبێت بانکەکە خۆی ئەو هەڵسێ بەم کارەکە دکتۆر حکومەت یعنی دەسەڵاتیش یعنی پێویستە کات جاری وا هەیە زەنگی خەتەر لێیا بۆ ئەو بانکە ئەهلیانە چونکە تۆ لە سنووری منا ئیشەکەی خێر لە سنووری مناەکەی کەوابوو پێویستەکە ئاگال لە هاوڵێتەکانم بێت یەک لە حکومەتەوە دەست پێکە دوور لە بانکەوە دەست پێکە سێ لە سەرمایەدارەکانەوە دەست پێکە یعنی کۆمپانیایەکی گەورەمان هەیە ئەی بێ BBC بێ لەمەوەدا لە ڕێگای بانکەوە بچۆ معاشەکە وەرگرە سەری بانک معاشەکە حتا ئەگەر با بڵین مارکێتێکی بچووک بێت کارمەندێک لەگەڵ یا ئیش بکات ئەڵەوە من پارەکە بۆ خستیتە سەرچی سەر حسابەکەی خۆت لە بانک بچۆ لێ ڕایکێشە یعنی ترەوە نەبێت لە حەباڵەکە یا سایق پیکابوو شتەکەی بۆ هێناوە بشێ بە دینار بۆی حسێب کا و بیاتێ ئەمە بەرەبەرە چی لێکات بەرەبەرە وای لێکات ئەو متمانەیە پیا بێتەوە من نەزانم ئەگەر ئیشم کرد ئیستا ئەتوانم دوای 5 دقەی کە پارەکەەوە تا چۆتە سەر دەتوانین بڵین بوونی سیستمێکی بانکی ڕێکوپێک بناغە و نەخشەڕێگایە بۆ پێشکەوتنی کۆمەڵایەکی مۆدیێر بێگومان لە ئەڵێ هەڵسەنگاندنی هەرج و پێشکەوتنی هەرج وڵاتی باشە بە هەڵسەنگاندنی سیستمی بانقیەکان تقاس تقدم الدول بما لديها من نظام دکتۆر چمەوە چوارچێوەی پرسیاری یەکەم ئەم بەهێزەی دینار هەتاکەی بەردەوام دەبێت بۆ ڕۆژانی داهاتووش هاوڵاتی هەر چاوەڕێ ئەو بکە کە 100 بەرامبەر بە 143 بۆ 45 بۆ 44 دیناری عراقی مامەڵی پێوە دەکرێت یا خودم ڕێژەیە دەکرێت بۆ ڕانکاری بەسەرا بێت بە باش بە خراپ بە ئەگەر بیتە سەر معادلاتی ڕاضی لەگەڵ پارە لەگەڵ نەختینەی عێراقا ئەبێ ئەو ڕێژەیە با بڵین بەهای دیناری عێراقی بەرامبەر بەهای دۆلار زۆر بەرز بێتەوە وابزانام ئاماژەشم پیاە بیداتە ئەبێ باوکە لەم مەرحەلەیە عێراق ئەتوانێت دیناری بەرامبەر دۆلاری بێ لەوانەیە دۆلار زۆر کەمتر بێ بەس ئەمە سیاسەتە لایەنە سیاسیەکان هەموو بە تایبەتی سیاسەتی ئەحزاب سیاسیەکانی ناوەند و باشووری عێراق ئەوانە بەرپرس لەسەر ئەوەی کە دۆلار وایە طبعاً ئەمە پرژێکیشی بەرکیوەکێتەوە بەر لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانی چەکێتەوە بەس کاک دکتۆرانی بۆ منە حکومەتی عێراق لە زاری وەزیری دارایی عێراقەوە لە زاری ڕاوێژکاری سوودانیەوە لەو کۆبوونەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە ئەمریکا دووبارە هەم کۆبوونەوەتەوە یعنی هەموو ئامانج و خواست و مەهامەکە ئەوەیە کە دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار بەرز بکرێتەوە کەواتە ئەمە خواستەکە بێ بۆ لە نەتیجە لە ئەمری واقع لە بازار ئەمە نابین لێ لەبەر ئەوەی کایەتەوە لەوێ لە بەردەمی حکوومەتی ئەمریکیە واقعی بێڵین لە بەردەمی حکوومەتی ئەمریکاڵێ ئێمە واقعین بەڵام کە هاتەوە ناو مەتاری بەغا ئیتر لەویا سیاست بەدارەکان حکومەکەنەوە هەستاکو ئەو هەناسەیە نەبێت لەلایەن سیاست بەدارەکانی عێراقەوە کە پێویستەکە بارگوزەرانیەکی خۆش بکەن ژیانی هاوڵاتیەوە ئەوە بە خۆبانەوە نبینی بەڵام پێدوانیە دابەزینی بەهای دۆلار بەرامبەر بە دینار پەیوەندی بە جێبەجێکردنی ڕێکارەکانەوە هەبێت خۆ بۆ نمونە ئەوەی کە لە چەند ڕۆژی داهاتوو ڕابردووە ڕوویدا
پەیوەندی بەم ڕێکەوتنە هەمەلایانی نێوان ئەمریکا و عێراق باسمان کرد ئەمە غەڵەت قبول ناکە بۆ سەرەتاکەی دەستی پێ کردووە ئەمە تاکوێ بەردەوام دەبێت ئەمە هەتاکو مانگی 11 بەردەوامە بێت مانگی 11 ئەگەر حکومە ئەمە لەوانەیە نرخی با بڵین دۆلار بەرامبەر دینار زۆر نزمتریش بێتەوە بەهای دیناری عێراقی بەرزتر بێتەوە هەتاکو مانگی 11 ئەگەر مانگی 11 ئەو ڕێکارانە بە جوانی جێبەجێ نەکە حکوومەتی عێراقی لەوانەیە دۆلار بفرێتەوە جارێکە بۆ سەری سەرەوە. بەڵام کاک دکتۆر بۆ نمونە چاوەڕوانیەکە ئەوەیە لە دوای پەسەندکردنی بودجێ گشتی عێراق کە بۆ 3 ساڵ دانراوە بەهای دینار بەرامبەر بە دۆلار ڕاستەوخۆ بێ بە 132,000 دینار، یعنی هەموو چاوەڕوانیەکان ئەوەیە کە لە مانگی 6 تێپەڕ نەکا. ئەمە بۆچنێکی منطقیە؟ من ڕێزم هەیە ئەوەی کە ئێمە فێری بووین لە خوێندنمان و لە عالەمی شاوایە بودجە ساڵانە دانرێ. باشە بودجە 3 ساڵ داناردێت. ئەوە شەرێکێکە لە پرسیارەکان دوای مەسەری بودجە بۆ ساڵێک دانرێ بۆ 3 ساڵ دانا هیچ پلانێک نییە بڵێ بۆ 3 ساڵی کە 3 ساڵی کە مەلاین گۆڕانکاری ئەبێت. ئەمەی کە عێراقی کات ئەوێ یەکەم شت ئیعلامیە، دووهەمیان نازانم حکومەتە ئەمێنێتویانە، سێمیانە یانێ عمری خۆیان درێژکەنەوە. پەرلەمان لژنەی دارایی پەرلەمانی عێراق کە ڕێزم هەیە هەندێکی تیا هەیە پسپۆرن لە قەزایی ئابووریە، چونکە ئابووری و دارایی جیاوازە لە پسپۆرن لە کارەکانیانە نابێ بیێڕن موافقەت بکەن لەسەر ئەوەی بۆ 3 ساڵ بێت، چونکە قەرارەکە سیاسیە، چونکە قەرارەکە سیاسی ینی پشتی دیوارەکان شتێکی کەیە قەرارێن ئەبۆی 3 ساڵ بێت. طبعا 3 ساڵ نابێت بە هیچ جۆرە نابێت. 3 ساڵ تۆ نازانی وزە چی لێ نەوت چی لێ لە عێراق نازانین لە عالەما نەوت سوی بابلهینی بەتابەتی کاک ئێستا لە کاتێکدا کە بۆ نمونە عێراق بم حاڵشەوە 64 تریلیۆن دینار کورتێنانی لە بوجەکە هەیە. بەڵێ ئەی باشە ئەگەر تۆ 3 ساڵیکە وای لێبێ ظروفێکی نێودەوڵەتی ظروفێکی ئەم ئەرزە جیۆلۆجیەتی ئەم ئەرزە شتێکی معەن ڕوودات نەوت بە جۆری کە حرەکەت بکاتەوە. تۆ چۆن یەیت بودجەی 3 ساڵیکی دانی 2 ساڵیکە دانی تۆ بودجە ئێسێمە ئەمڕۆ واچوینە بانگی پێنجەوە پێویستەکە بودجەی ساڵی 2023 ماندا نابێت هەتاکو سیوەکی 12 لە مانگی 6 خۆمان ئامادەکەین بە پێی زانستەکە وایە لە مانگی 6ەوە ئەبێ خۆمان ئامادەکەین بۆ بودجەی ساڵی 24 بۆی بزانین ئەو کاتە بۆمان دەرەکەوێت لە ماوەی ئەم 6 بانگا کە چەندمان داهاتاتۆتە دەست هۆکارەکانی ژینگە قەزم ژینگەی ئابووریە ژینگەی سیاسیە ژینگەی ئیداری نەگە و ژینگە سروشتی کە بە خۆمان باسیەکەین. ئەم هۆک فاکتەرانە چ تەسیرێکی کردووە ساڵی داهاتوو بەڕێی شارەزاکان و هەندێک لە ڕاوێژکارەکان بە کە منێڵم لێرا بەداخۆێڵم زۆر لە ڕاوێژکارەکانمان هیچ شتێ نازان بەس پلەی ڕاوێژکاریان هەیە چ تەوەقعاتێکەکەن ئەیخەنە بەردەمی ئەو لایەنە سیاسیەوە یا ئەو حکومەتەوە یا ئەو دەسەڵاتەوە ئەڵێ بۆ ساڵی داهاتووە داهاتمان کابوو بودجەکەمان بەپی ئەو جۆرە بێت. سیاسەتی بودجەت زۆر شتێکی زۆر ئاشنایە و زۆر ڕوونە، بەڵام بەداخەوە ئێمە چونکە ئەوانی کە هەڵەسن بە دانانی بودجە شارەزانین لە دانانەکەیە بۆیە دائیمە تووشی ئەگەر حکومەتی عێراق و پەرلەمانەکەی ئەم بودجە 3 ساڵەی پەسەند بکات ئەمە ناوی دەنەی خۆکوژی ئابوودی من ناتوانم لە ئێستا و حکمێکی ئەوە باشە بەس سەراحەتەن ێڵم بڕیارێکی هەڵەیە بەڵێ بڕیارێکی هەڵەیە ئەم بڕیارەی حکومەتی عێراق پنتاگۆن بە پنتاگۆنی خۆی رووسیا بێ فەڕەنسا بێ ئەڵمانیا بێ هیچیان بودجە بۆ 3 ساڵ دانانێن. ئەم زانانەی پەرلەمانی عێراق چی بوون بۆی بودجە مسادەقەیکردن یا ئەم سیاسەتدەر یا ئەم حکومەتە چ توانایەکیان هەیە لەواچێ لە ئاسمانەوە هات بێتنە خوارەوە بۆمان بودجی 3 ساڵیکە ئەو وڵاتە زێدهێزە گەورانە بۆ 3 ساڵ دانانێن بۆ 2 ساڵی دانانێن بۆ ساڵ دانێن چونکە دائیمەن ئەم بڕیارەی حکومەتی عێراق کاک دکتۆر قسەیشەکەی بۆ نمونە تا چەند پەیوەستە بەوەی کە زۆر دڵنیایە لە داهاتی قورسی وڵاتەکەی لەو یەدەکەی کە بەڕێز ئاماژەی پێ دەکەی کە عێراق لێمەژی خۆیدا ئەم کاتێکە من تۆ گفتوگۆ دەکەین ئەوەندە سامانی نیشتیمانی بە قوت نەبووە تا چەند پەیوەندی بەمەوە هەیە کە بۆ نمونە دێت بودجەیەک بۆ 3 ساڵدا دەدێت. قەت ڕێزم هەیە بۆیان قەرارەکەیان هەڵەیە باشە هەڵەیە بە هیچ جۆرێک ناتوانێت بڵێسان لەوانەیە 2 ڕۆژی کە ئەو بودجەی کە دایناوە بۆ ساڵی 24 و 25 تا 23 گەڵی تاوا بوو 24 و 25 لەوانەیە بەرمینە نەوت بێ بە $10 چۆن عیلاجێکە
ئەو کاتەژێتەوە سەر تەلەڤیزیۆنەڵێ ئەم زەمینە لەرزینێ بوو لافاوێ بوو سیاست بەدارەکان وا نازام چی نییە نابی ئێمە بڕیارێک بین و پاش 2 ڕۆژی کە پەشیمان بینەوە لێ هەموو بڕیارێک تۆ بەرپرسی لێ و خاصە بڕیاری ڕقم بودجەش ڕقەمە ئەم قەیرانانی کە تووشی عێراق لە ساڵانی ڕژێمە بودجەی کە ئامادە کرد تووشی حسابیش بوو بەخاڵێ ناهات چونکە بە سیستەمەی کرد ئەیود لە سەدا ئەوەنگا بێنە خوارەوە چونکە داهاتمان وایە نەوتمان وایە حسابمان لەسەرە بەس ئیستا بڕیارەکانی ئیستەی حکوومەتی عێراقی بڕیارێکی مووقفیە واتە چی مووقفی لە کات و ساتەکە ڕاگوزاریە ڕەحمەتت لێبێ ئەگەر ئایستە لێرە پرتەقال بێتە خوارەوە ئەڵێن پرتەقالە سێو هاتە خوارەوە سێوە شتی وا نابێت لە بڕیاری کاریگەڕی و بەتایبەتی داراییە و بەتایبەتی نەقدیە و عیلاقی بە ژیانی هاوڵاتیەوە هەیە بە مناڵێکی ژیانی مناڵێکەوە هەیە لە شەقامەکە لە ناو ماڵەکانە نابێ بڕیارێکی عشوایی بێ سیاسەتی نەختینەی عێراق پاڵپشتی ئەم بودجە 3 ساڵێ دەکات باوەڕ ناکەم بەس ڕقم لە بەردەمانیە بۆی بڵێم بەس باوەڕ ناکەم بە هیچ جۆرە باوەڕ ناکەم ئینشاءڵڵا تەمەنا ئەەکەم من ئەم بۆ چوونەم لێنەوە پاش 2 ساڵی کە من هەڵەبم تەمەناکەم من هەڵەبم بەڵام بەتەوەقوعی من ئەڵێم بە هیچ جۆرێک عێراق ناتوانێت بودجی 3 ساڵ یاخوا وابێت ژیان وابێت وا ئاسوودە بێ بۆ عێراق بۆ ئەوی منیش سوودۆرەکەم تۆش دکتۆرە پێویست بە دابەزینی بەهای دینا بەرامبەر بە دۆلار ئەو ڕێکەوتنەی کە نێوان هەرێم و بەغدا کراوە لە بابەتی نەوت هەموو چاوەڕوانەکان بۆ ئەوەن کە ساڵێکی خۆشگوزەران دەرفەتێکی باشی و بەرهێنان گەشەی ئابووری لە هەموو سێکتەرەکان ڕوو لە عێراق و هەرێم دەکات ئەم بۆ چوون ئەم تێگەشتنی هاوڵاتی سادە لە جێگەی خۆیدایە کاکە بە هەموو جیهان باشە هەموو جیهان لە جیهانە مەکتەب هەیە سەیری سیاسەت دەکات و خاریتەی ڕێگادانێ خاڵێدانێ کە ئەڵێ ئەبێ وابێت ئەم حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ئێتیخازی قەراری کە کردوێتی لەگەڵ بەغا ڕێکەوێ لەسەر هەناردەی نەوتی کوردستان و دەستکەوتی داهاتەکانی خۆی کە دەستی کەوێت کە ئەبێ سوور بێ لەسەر ئەو داهاتی کە دەستیەکەوێ هەنگاوێکی زۆر ڕاستە هەنگاوێکی زۆر باشە بەڵام بە مەرجێک نووسرا بێتەوە کە نووسراوەتەوەی کە لە ڕاگەیاندنا بینیمان نووسراوەتەوە و وەزیرێک ڕێکەوتنی فەرمیە و جگەلەوە من وا بە چاکیەزانم تەمەنامە کرد پێشەوە هینە بووە چەند لایەنێکی نێودەوڵەتی لە بینی عشایەت بوونایە چونکە هەر ئەوەنگە حکوومەتی عێراق وەگۆڕا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ تایبەتی لە عێراقا بەس حکوومەتەکە بگۆڕێ هەمووی قەڵبە بێتەوە بەڵام خواستی نێودەوڵەتی پاڵپشتی ئەمە دەکات ڕەحمەت لێبێ ئەگەر خواستی نێودەوڵەتی پاڵپشتی ئەمەی کرد تۆ زمانی خۆ دەکەی ئەڵێ من نەوتم نارد لە ڕێگای بۆرێکە و تومە با سۆمە بیفرۆشێ حەستەکەی خۆمی نەیاومەتیە وەرنەسف پێشەوە ئێوە شاید بوو لەسەر قەزی کە کردومانە ئەوە بەرگەکانێتی کە وێنەیەک ماوە پێتان فەرمو لە فلان خاڵ و لە فلان خاڵە نەهاتۆتە پێشەوە کەوابوو ئیتر مافی خۆمە باش من ئیسەبکاری خۆم بکەم ئەگەر حکوومەتی عێراق پابەندی ئەم ڕێکەوتنە نەبوو حکوومەتی ئێران دەتوانێت بەلەو عینەوتەکە لەلایەن خۆیەوە بگرێتەوە یعنی ئەمە ئەگەڕێمەوە هەموو قەراراتی عێراق قەراراتێکی سیاسیە لە سیاسەتی شەمە پیاوێکی سیاسی سیاست جیاوازە لە عسکەرتانێتی هەموو ئێستا باوی ئەوە نەما کڵاشی کۆفتەقی پێ بکەین ئەم ئێستا بەم درۆیان بۆی جێگاگە تەقێنەوە باوی ئەوە نەما عەقڵی سیاسی زیرەک ئەوەیە کە چۆن مرونەت فلێکسیبڵیتیەک خۆی بگونجێنێ لەگەڵ بارودۆخەکە لە نەتیجەی نهاییە ئەم سەرکەوێ ئەمە عەقڵی سیاسی پێڵێن خۆی بگونجێنێ نەک لەسەر شەقامەکە دوو لە ڕووی حازی من ڕقم لە بەڕێستە دژی بەڕێزی بۆستمەوە ئەڵەی ماسپی هەر دشتەوەستەوە ئەڵەی ماز ڕەش هەر دژی بۆستەوە شتیوانە وەکو پسپۆڕێکی کارگێڕی و دارایی پاڵپشتی ئەم ڕێکەوتنە دەکەیت بڵێ من وەکو اختصاص لە کارگێڕی و داراییە بەڵێ پاڵپشتێکم بەس وەکو ئاماژە پێویست دەکات لایەنی نێودەوڵەتی لە یەک دێردا کاک دکتۆر ئەمە ڕادەستکردنی نەوتی هەرێم بوو یاخود لێزانی و کارامەیی حکوومەتی هەرێم بوو سیاسەتی حکوومەتی هەرێم بوو زۆر سپاس بۆ دکتۆر کاوە قەرەداغی پسپۆڕی کارگێڕی و دارایی سپاس بۆ ئامادەبوونیت سپاس بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکە بەرنامەیەکی دیکە هەر شاد و بەختەوەر